سڵاو جگرە خۆشەویستەکانی بەرنامەی زمانێمە لە رادیۆی کوردستان 24. ئازیزانم لە سوۆسیال میدیا خۆشحاڵم لە هەڵقەیەکی دیکەی زمانێمە لەگەڵ ئێوەی ئازیزدا یەکدەگرینەوە. ئومێدەوارم کاتێکی سوودمەند بەڕێ بکەین پێکەوە لەگەڵ میوانی ئەمجارەمان. تەوەری ئەمجارەمان قسەکردنە لەسەر پەیوەندی نێوان زمان و ئاین. بۆ ئەم بابەتە پێویستمان بە کەسێکی نزیک لە زمان و ئەدەبیات و نووسینیوی گشتی بوو، هاوکات دەبێت لە ئاینی شارەزابێ. بۆیە دکتۆر شوان ڕابەرمان زۆر پێخ باش بوو و میوانداریمان کرد، ئەویش قبوڵی کرد. خۆشحاڵین کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بی. زۆر سپاس بۆ جەنابتان، سپاسدانەکەم، موفق بن. مامۆستا لەو میانەیەدا جم و جۆڵت زۆرە، هەم ئاین و هەم نووسین، بۆیە پێم وایە دەتوانین بپڕژێنە سەر بابەتەکە پێکەوە. ئەگەر زمان نەبایە ئاین دەبا بە دوای وەسیلەیەکی دیدا بگەڕێ بگاتە وەرگر، بۆیە زمان ڕۆڵێکی گرنگی بینیوە. بەڵام ئاینەکان هەریەکە و زمانێک بوون. عەرەبی ئاینی کۆتاییە و زمانی ئاینی کۆتاییە و وەلا ناو ئەو ئاینەدا نەتەوەی جیاواز هەنا. کورد، عەرەب، تورک هەمویان مەرج نییە ئاین زمانی عەرەبی تێبگەن. گرفتیان بۆ دروست دەبێ لەگەڵ ئایندا کاتێک عەرەبی نازانن، کێشیان هەیە لە ڕووی ئیمانیەوە یانە؟ بەڵێ. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت، بۆ بەرنامەکەتان، بۆ کەناڵەکەتان. طبعاً کە عیزەدینی بەڕێز، ئەم بابەتە بابەتێکی گرنگە و قوڵیشە. ئیدی ئەمە بەپێی ئەو دەرفەتەی لە بەردەمماندایەوە، بەپێی ئەو پرسیارانەی کە ئاراستەم دەکەی وەڵامت دەدەمەوە. گەنا لەوانێ ئەم نیش مادەم ئەدرێسەکە عنوانەکە بە ناوی زمان و ئاین بی، بە حکمی وەی هەم فەریکە نووسەرم، ناڵێم نووسەرێکی باشم، و هەم ئەلحەمدولله لە بواری ئاینیش تا ڕادەیەک شارەزام تموحی زۆرم هەیە کە زۆر شت بۆ جەنابەت باسکەم. بەس سەرەتا بەوە دەست پێ دەکەم، یەک ئەمە کە باسی زمان دەکەین، بەڕاستی پێویستە پێناسەی زمان بکەین یا بزانین ئایا زمان چییە. طبعاً ئەو وشە کوردیە کە دەگوترێ زمان بە عەرەبیەکەی دوو کەلیمەی سەرەکی بۆ بەکاردێ. بۆ نمونە لیسانیشی پێدەگوترێ و لۆغەتیشی پێدەگوترێ. بەڵام بۆ ئەوەی بیسەرانی بەڕێز بزان فەرقی لۆغەت و لیسان چییە، یەکەچیان وەک دەڵێ مادیە مجەسەمە، ئەوی تریان معنەویە. لیسان واتە زمان. لیسان ئەو ئالەتە ئامێرەیە کە زمانە لە جستەی ئینسانە، پارچە گۆشتەیە کە ئینسان ئەداتێکە ئامێرێکە بۆ ئاخافتن و یەکتر دواندن و گفتوگۆکردن و حیوار. بەڵام لۆغە زمان واتە زمانی ئەو شەخسەی عەرەبیە یا کوردیە، یا زمانی ئەو گەلوونەتەوەی عەرەبیە، کوردیە، فارسیە، هیندیە، پشتۆیە چییە. ئیدی بە کورتی طبعاً پەیوەندێکی زۆر یا قوڵ لە مابەینی قەزیەی دین و زمان هەیە. بە تەحدید ئەوەی کە جەنابەت دەفەرمووی فیعلەن، ینی ئێستا بۆ نمونە ئەمە وەکو سەرچاوە سەرەکیەکان، مەراجعی سەرەکی دین بریتیە لە قورئان و لە سونە، هەردووچیشیان عەرەبین. بە تایبەتی قورئان کە کەلامی خوایە کە وەحی پێدەگوترێ سروشت، ئەوەی تر کە سونەیە واتە ئەحادیثی نەبەوی پێغەمبەر سەلەوات سلامی خوای لەسەر بێ، ئەویش هەر عەرەبیە لەبەرچ لەبەرەوەی پێغەمبەر بۆ خۆی کەسێکی عەرەب بووە. ئیدی فعلەن ئینسانێک ئەگەر عەرەبی باش نەبی یا زمانی باش نەبی، ئیدی تەواو وەکو پێویست دە و بەرنامەی ناگا. دەکرێ خۆ زۆر طەبیعیە ئێستا حرەکەی تەرجەمە لە جیهان زۆر کارا و ئەکتیفە، هەتا لە نێو کوردیش مەسادیری زۆر گەورە و گرنگی کوردی عەرەبی کراونەتە کوردی. بەڵام کە عەزەدین بڕوا بکە، یعنی جەنابی شت خوێندەواری
يعني ئەهلی علمی يعني قەد وەکو یەک نییە مەسەلەن برێن عەرەبیەکەت باش بی بگەڕێ و سەر هەمان سەرچاوە لەبەر ئێستا هەندێک کەلیمات هەن لە قورئان یا لە ئەحادیثدا کە دەشکرێنەوە کوردی یا تەواو ستاندار نین یا دقیق نین یا مانای تەواوی خۆی نادا یا دەبێ بە چەند وشەی ئاوەڵواتە و ئەوانە سبغ بکرێتن ئیدی بە هەر حاڵ هەر فکرێکی تر لەسەر ئەهمیەت و ئەرزشی زمان باسەکەم ئەویش ئەوەیە یعنی مهمەی زمان چییە بۆ نمونە ئینسانێک ئەگەر زۆر عالیمیش بی بۆ نمونە عالیمێکی دینی بەس کوردی دەزانی کوردە عالیمە کووردە بەڵام ئەگەر عەرەبی نازانی لەگەر عەرەبان قسە بکا و ئەفکاری مخەیلەی خۆی بگێنی بە هەمان شێوە ئەگەر گریمان عالیمێکی عەرەبە عەرەبی زۆر باشە بەڵام دەیەوێ مخاتەبەی ئینگلیزەکان کە ئەقوامی مەسەلەن برێن بێگانە ئەگەر ئینگلیزی نەزانی هەرچەند لە ناخی خۆیدا هەموو قورئانی لەبەربی هەموو ئەحادیثی لەبەربی بە شەرح و شروعەوە بزانی ناتوانی بیگێنی ئەوە وەکو لۆغا زمان بەڵام وەکو زمان وەکو لیسانیش بە هەمان شێوە کە عەزەدین ئینسانێکی کەڕولاڵ لەوانەیە لە مێشتی خۆیدا زۆر بە قووەت بی ئیبداع و داهێنان و ئافراندنی زۆر گەورە بکە بەڵام یعنی ئێمە ومانان کە ناڵتێقین کە گۆیای لی تێناگەین چکە و ناتوانانی دەری ببڕی یعنی یانیش مەسەن جاری وایە زمانی هەیە لاڵ نییە بەڵام تاڕادێک مەشلولە زمانەکەی ناتەواوە بە تەواوی ناتوانی بیگەینی ئیدی کەواتە پەیوەندیەکی زۆر لە مابەینی زمان و دیندایە ئەمن ئەگەر یەک ئاەتیشت لە بۆ ئیستدلال پێ بکەم واتە بەڵگەی پێبینمەوە یعنی ئەوە ئاەت و حەدیث لەسەر قەزیەی قەومیەت یا قەومیەت بوون هەن کە تەرجیحی دەکا بۆ نمونە ئاەت و حەدیث ئەوە تەشجیعی ئەوە تەرجیحی ئەوە دەکەن کە ئەتوو احتیمام بە گەلوونەتەوەی خۆت دەی بەڵام بە پێی یەک قاعیدە لەسەر یەک ئەساسی تەعەسوب نەبی واتە حەمیەتی جاهلی نەبی واتە دەمارگیری و دەمارچرسی و دەمارگرژی نەبی بەو مانایە ئەتوو لە ناحەقیش لەگە خزمی خۆت دابی لە ناحەقیش لەگە گەلوونەتەوەی خۆت دابی گەلوونەتەوەی خۆت بەستەمکاریش هەڵبژێری بەسەر خەڵکێکی تر کە ناعادیلە جا ئاەتەکە دەگەلۆ بخوێنمەوە كفاية كخواي سبحانه وتعالى دفرمي وما أرسلنا من رسول إلا بلسان قومه دفرمي إما هر پیغمبرك من بولاي هر گلگ ناربي بزماني خوي واتا بزماني نتوكي بزماني همان قالوا نتوان ناردو مانا بوتي ليبين لهم بۆ ئەوەی پێیتی کە کەلامی خوایە کە وەحیە کە لە بۆی چوە لە بۆ خەڵکی ڕوون کاتۆ بەو زمانەی کە ئەوان تێدەگەن ئەگەر هەمان زمان نەبی تێناگەن بەڵام لە دوای ئەوان لەوانەیە کەسێک بپرسی ئەی ئێمەمانان ئێستا کوردین ئەمە تابعی مەسەن قورئان و سونەین کە عەرەبیە دەکرێ بڵین ئەو ئاینە بۆ ئێمە نییە چونکە عەرەب نین ناکرێت ناکرێت وەڵامی ئەمە چی یەک با وەڵامەکەی خۆم بڵێم یەک لەبەر ئەوەی ڕاستە بالئیصالە بالئەولەویەت یعنی قورئان عەرەبیە بە عەرەبی لە بۆ پێغەمبەر هاتیە کە عەرەبە وە گەلەکەیش عەرەبن ئەو ئاەتە تەفسیرەکەی تەحقیق دەکا ئێی مەسەلەن برێن بە زمانی قەومی خۆیان لە بۆ هاتیە بەڵام وەڵامی پرسیاری جەنابەت لەبەر ئەوەی مادام ئەمە خۆمان بە موسڵمان دەزانین دەبێ بڕوامان بە هەموو ئاەت و حەدیثە صەحیحەکان هەبی کە دەڵێم صحیح لە بۆ قورئان ناگەڕێتەوە چونکە قورئان هەموو لە بۆ حەدیثەکەی دەگەڕێتەوە چونکە مەسەن حەدیثی وەضعی و مەوضوع و ئەوانەش هەیە بە هەر حاڵ مادام ئەمە ئیماندار بین خوای سبحانه وتعالى لە قورئان و پێغەمبەری سەڵات وسلامی خوای لەسەر بێ لە حەدیث وامان پێدەفەرمون کە ئەم دینە ئاخر دینە دەرگەی نبووەت و پێغەمبەراتی پێوە درا و داخرایە لە پاش پێغەمبەری ئێمە کە محەممەدە هەر کەسێک بێ ئیدعا و بانگێشەی پێغەمبەراتی بکە و هو کاذبون درۆزنە هەر وەکو موسەیلەمەی کەذاب مەسەن هەر وەکو فلان لە پاشەوی ئیدعان دەکرد و پێغەمبەری سەڵات وسلامی خوای لەسەر بێ دەفەرمێ لە پاشە من چەند کەس دێن ئیدعای پێغەمبەراتی دەکەن بەڵام ئەوانە دەجالن واتە شەیتانن واتە مەسەلەن برێن درۆزنن ئیدی لە پاشەوەی دەرگەی نبووەت پێوە درایە
وحینایە دەبێ ئەمە تابعی مثلەن بڵێن محەممەدی بین حتا قیامەت دادێ و لە پێش پێغەمبەریش خەڵک تابعی حەزرەتی عیسا بووە پێشەوی تابع حەزرەتی موسا بووە لۆ چونکە ئەوانش ئینجیل و تەوراتیان لە بۆ هاتیە حەزرەتی ئیبراهیم مثلەن برێن زەبوری لە بۆ هاتیە. ئێمە کوردین بەڵێ زمانی من کوردیە بەڵێ من ناکەسەکی دیکەی ئیماندار بە خوددا بە ئیسلام عەرەبی نازانێ بەڵێ ئەو بابەتە زۆر وروژێنرا لەو ماوەی ڕابردوو پێشتریش قسەی زۆر لەسەر کراوە کە دەمرێ لێ پرسیینەوە یان پرسیار و وەڵامەکانی نێو گۆڕ و ڕۆژی حەشر بە کام زمانە قسە دەکا و پرسیاری لێ دەکرێ و جواب دەداتەوە. خۆی ئەمن لەگە جەنابیشت باسم کرد گوتر پرسیارێکی وا گوتمە من لەبەر هەندێک شت کە احتیفاز بە هەندێک مەسائلەوە دەکەم کە وحدەتی بینی مسلمانانە تەتەڕق ناکەم لۆ ناو ئەو باسەی و هەندەش مهم نییە گرنگ ئەوەیە بڵێن گرنگ ژیانە حیاتە مثلا برێن ئەوەل جا ئینسان حقاتوە پرسیار لە من کەی بڵێ ئینسان چۆن ئەتوانی لە دینەکەی حاڵی بی لەگەڵ ئەوەیدا کە عەرەبیە بۆ نمونە من باسم کرد یعنی حرەکەی تەرجەمە بە قووەتە ئینسان ئەتوانی مەسەلەن برێن بە دەیان بە سەدان کتێبی باش لە عەرەبی کراوەتەوە کردی ئەتوانین دەدینی خۆمان بگەین ئەگەر لە دنیای دەدینی خۆمان گەیشتین ئەتوانین لەوێش جواب دەینەوە بە زمانی ئومبی یا بە زمانی مەطلوب بی بەڵام ئەگەر لێرە لە دینی خوای نەگەیشتین وەک پێغەمبەر سەلات وسلامی خوای لەسەر بێ لە حەدیثێکی دەفەرمێ یەک لە پرسیارەکان لە ناو گۆڕی لە ئینسانی دەکەن مەلایکەتەکان پێی دەڵێن یعنی ڕێی چییە بەرامبەر ئەو کەسەی کە بۆتان نێردرا بواتە بەرامبەر بە محەممەدی ئەگەر بزانی بە ئاسایی و بە ئەسپایی دەڵێ محەممەدی کوڕی عەبدوڵڵا و پێغەمبەر بوو ئیمانمان پێی هەبوو ئەگەر نادەڵێ ها ما ئەدری زاری تێکەل و پێکەر دەبی حتا کە پێغەمبەر سەلات وسلامی خوای لەسەر بێ زۆر بە دەهشەت باسی پرسیارەکانی نێوگۆڕ و ژیانی نێوگۆڕ و پرسیاری مەلایکەتەکان دەکات چونکە لە حەدیثێکی دەفەرمێ کاتێک کە ئینسانەکە نێژرا خەڵکەکە پشتی هەڵکرد دوو مەلایکەت دێن دای دەنیشێنن بۆ ئەوەی ئەو پرسیارانی لێ بکەن من ڕەبووکەوە من نەبیوکەوە مادیوکەوە ما ئیمامکە کە زۆر جار مەلا تەلقینیان دەدا دەڵێ فقل في جوابهما بقول الصريح وكلام ملي الله ربي ومحمد النبي والإسلام ديني إلى آخره أسئلة أو الأجوبة دەڵێ ئیمامی عومەر پرسیاری کە ڕۆژەچیان گوتی ئەی پێغەمبەری خوا ئەتوو کە ئاوا بە دەهشەت باسی پرسیارەکانی مەلایکەتەکان دەکەی ئایا ئەمە ئەتوانین وەکو ئێرە بە ئاسایی و ئەسپایی جوابیان بدەین و حیواریان لەگە بکەن بیان دوێنین فەرمووی بەڵێ یعنی وەکو محکەمەی ئێرە کابرایەک ئەگەر هیچی پێ نەبی ڕادەچ لە شێ ئەگەر تاوان باربی ڕادەچ لە شێ تووشی شت دەبی تووشی ئیرتیڕابات دەبی بەڵام ئەگەر پێیبی مەسن هیچی نەکردبی بێ تاوانبی ئەو ئەتوانی وەڵامیشیان بداتەوە و خوای سبحانه وتعالى کە خەڵقی ئینسانەکانی کردووە کە ئەلسینە و لغات و زمانەکانی بە ئینسان داوە خوا خۆی هەموو زمانەکی دەزانی و لە هەموو زمانەکی تێدەگا و فریشتەکانیشی هەروان لۆ چونکە مەأمورن فەرمانیان پێدەکرێ معلمن فێرکراون ئەوە نییە برێ وەڵای کاکە ئەو مەلایکەتە ئەو زمانی دەزانی ئەوە نازانی خوای گەورە هەموو زمانێکی ئەتوانی فێری هەموو مەلایکەتێکی بکە مەلایکەتەکان لە هەموو زمانێکی تێدەگەن تۆ وەڵامەکە ڕوونەکە خدا هەموو زمانەکان کە مرۆڤی خەڵق کردووە زمانێکی داوەت هەروەکو خوای گەورە لە سوورەتی بەقەرە دەفەرمێ وعلمە ئادەم الأسماء كلها خوای گەورە هەموو ناوەچی هەموو زمانەکی فێری ئادەمی زادەکان کردو ئێستا تەماشە بکە ئەگەر وانەبی ئەسڵەچی نەبی ئێ باشە حەزرەتی ئادەم ئەگەر یەک زمانی زانی وە مەسن بۆ نمونە ئەی بۆ ئێمە هەتا دەگاتە ئێرە ئێستا دنیا بە هەزاران زمان هەیە هەندێک ژێدەر دەڵێن 7,000 زمان هەیە مەسن 7,000 زمان هەیە و هەروەها لیسان و زمانیش دەفەرمێ ومن آياته اختلاف ألسنتكم وألوانكم یەکێک لە آيات جمعی ئاەتە ئاەت لە زمانی عەرەبی و کەلیماتی مرادفی بە علامات و بە ئامارات دەگوترێت نیشانە بەڵام هەندێک جێ بە بەڵگە بەدەڵ دەفەرمی یەکێک لە بەڵگەکان
لەسەر قودرەتی خوای گەورە لەسەر خوایەتی خوای گەورە بریتی لەوەی کە ئێوە زمانتان لە یەک جیایە و ڕنگتان لە یەک جیایە یعنی هەر بە شەرە و ڕەنگە دەزانی ئێستا 8 ملیار کەس لەسەر گۆی زەوی هێونیە ینی مەسەلەن طبعی ئەسابع دەکرێت پەنجەمۆر دەکرێت ینی مۆری شەبەکەی چاو دەکرێت سبحان الله یەک بەشەر وەکو یەک نییە تەبق لە سەدونیە حتا ئەتوو بەبوونەوە دابگەڕێت تەماشای ئەو هەموو عرض و بەرد و ئەوانە بکە یەک دار بەتەوا یەک بەرد 100% هیچ شوێنێک وەکو هیچ شوێنێک ئەوە اختلافە جیایە عەزەمەتی خوای گەورە دەگەینی خوا وای دروست کردیا کە هیچ کەسێک وەکو هیچ کەسێک نەبی دوو کەس بەزگێک لەدایک دەبن هەر یەکە تەبعەچی هەر یەکە دەبتە حزبك هەر یەکە ئایدیۆلۆژیاک هەر یەکە بیرکردنەوەک سبحان الله وێک چوون زۆرە بەڵام ڕێژەی 100% نییە وێک چوون زۆرە بەڵام ڕێژەی 100% نییە بەڵێ مامۆستا مرۆڤ کە تەقسەکی ئیمانی لە بۆ دروست دەبێ کەشێکی ئیمانی بۆ دروست دەبی ئەو حاڵەتەی کا من باسم کرد بووە پرسیار بۆ من و بۆ زۆر کەسیش پرسیارە ئایا خوای گەورە بە پەیامی کوردی من ڕازی دەبێ یان پرسیارەکانی ناوگۆڕ ئەمن کوردی دەتوانم جواب دەمەوە کاریگەری لەسەر دەرونی ئەو ئینسانە هەیە دەیەوێت دڵنیا بێ لەوەی لە گۆڕ دەتوانێت دەرباز بێ بۆیە دەڵێ من زمانی نازانم باوەکۆ پیرەمێردە تورکەکەی لێنێ کە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەگریا گوتی تورکی نازانێ چونکە فتوایە چیاندا وایە ئەوەی تورکی نەزانێت لە قیامەتە دەستەزانم لە ڕۆژی لێپرسینەوە جا بۆیە پرسیارەکەم کرد دوجار نزاکردن بە کوردی جیاوازی چێ لەگەڕەوەی بە عەرەبی نزا بکەی بپارڕێەوە لەخوا کە مرۆ ئێمە زیندوین زۆرجار لەخوا دەپارڕێنەوە بۆ شتێک بە کوردی داوا دەکەین بەڵێ ئەمن وەکو قاعیدە و وەکو ئوسوڵ دوو سێ شتی سەرەکی بۆ ئێوەی بەڕێز باسەکەم کە لە ئیسلامدا زۆر گرنگ و زۆر مهمن بۆی ئینسانی ئیماندار و عابد دڵی پێخۆش بێ کە لە ئیسلامدا یعنی عیبادەت قبولی عیبادەت بە چوە مەرهون و مەشروطە یەکەم شت بە نیەت ئەوەی تر بە نەوعیەت نیەت و نەوعیەت چیان نیەت ئەوەیە کە ئەو شتەی کە دەیکەی بۆ کوێ دەیکەی بۆ چێ دەیکەی لەبەر چ دەیکەی ئەگەر حەز دەکەم مەجالم دەی قسەم زۆرە هیچ چێشەم نییە من جێت لێ دەگرم مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئینسانێک دەوڵەمەندە ماڵبەخشە ماڵ دەبەخشی زۆر خێر دەکا ئەگەر بۆ ئەوەی بی بڵێن بۆ شۆرەت و بۆ ناوبانگ و بۆ دەنگ و بۆ ئەوی بڵێن پیاوەکی سەخیە واللهی ئەوە بە فلوسەکی حسێبە لەکن خوای گەورە هیچ نییە لە دنیای ئەوەی دێ بەدەستی دینی ئەوەی بۆی دەکا بەدەستی نەپێویست ناکاوی دیکە بارەکەڵڵا لە دنیاە شۆرەتەکەی بەدەست بەڵام ئەمە باسی قیامەتێ بەڵێ هیچ نییە وە کابرایەک بە خوێنی خۆی بە کوش دەدا ینی ئەگەر بۆ نمونە بۆ گەل و وەتەنیتی ئەمە بە سەراحەت قسەی کە زۆر جا ئەمە ڕوبڕووی ئەو کێشانەش دەبینەوە بۆ گەل و وەتەنێتی بۆ حزبە چیتی بۆ حکومەتە چیتی بڵێن پیاوێکی ئازایە و شەهیدانی لە مقابل بدەنێ و هیچ مەبەستی پێخوانیە ئەوە لە دنیای ئەزرەکەی خۆی وەردەگریتەوە بەڵام ئەگەر بۆ خوای بی لە دنیای شەهیدانەی بۆ نەبڕێتەوە و کەسیش ئاگای لێ نەبی و نەشزانم ئەوە لە قیامەتی ئەزر و پاداشتی خۆی وەردەگیرێتەوە با لێرە حەدیسەکرد لە پرسیارێکی کورت ئەو کەسێک لە پێناونەتەوەکەیدا خوێن ببەخشی و بکوژرێ ئەی خوای گەورە ناڵێت تۆ پارێزگای لە نیشتیمان منەتەوەکەت بکە زۆر جوانە بەڵام ئەو بەچ شەرتەکە و شەرتەیە من گوتم بەوەی لە پێناو گەل و وەتەن تێدەکۆشی بەڵام نیەتی لە بۆ خوابی فی سەبیل الله بە قسەی خوا بەڵێ وئیلا یعنی فلوسەکی نایدی مەسەلەن حەدیثەکرد لە بۆ بینمەوە دەڵێ کاتێک کە خوای گەورە لە ڕۆژی قیامەتی حەشر و حسابی خەڵک دەکا خوای گەورە حەشر و حسابی چەند سنفەچی دەکات چەند کەس و چەند زۆرەچی طبعا حەشر یعنی کۆکردنەوە حساب یعنی لێپرسینەوە بەڵێ حساب ئەوە چی ئاماریە عملیەکی ئاماریە مەسەلەن مەسەن 4-5 کەسن 4-5 سنفن دەیانهێنی ڕایان دەگری بۆ نمونە کابرایەکی دەوڵەمەند کاتێک کە خوا بە مەلایکەتەکان پرسیاری لێ دەکا لە نەتیجەکە خوا فرمان بە مەلایکەتەکان دەکا بیبەنە دۆزەخی
ئەو عەبدە دەڵێ خوایە ئەمن دەوڵەمەند بووم لە دنیاە یعنی ئەو هەموو سەروەت و سامانم بەخشی کو ئەمن چارە نووسم لە بۆ دۆزەخی بی خوا پێی دەفەرمێ ئەی مەلایکەتانە پێی بڵێن ئەوە لە بۆ شۆرەت و ناو دەنجی بوو هیچ نییە کابرایەک مجاهیدە یعنی خوا لە کۆتایی دەفەرمێ ئەو مجاهیدەی بیبەنە دۆزەخ دەڵێ ئەمن لە پێناویت و خۆم بە کوشدا خوێنە بەخت کردیە لە هەموو شتێکی گرانترە خوا دەفەرمێ نالۆ ئەوەی پێ بڵێ ئینسانێکی غەی و ڕەجەری بەغیرەتە ئازایە بۆ نمونە ئیدی کۆمەڵێک ئاەت و حەدیث هەن لەسەر قەزیەی نیەت بۆ نمونە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ئینەمە الئەعمال بالنیەتی ئەو بالنیاتی بە جەمع و بە مفرەد بە هەردوو ڕیوات هاتووە دەفەرمێ شەرتی کار و کردەوەکان بە دڵە بە نیەتە حتا ئێستا لە کتوبی فیقهی اختلافە جەدەلێک هەیە هەندێک دەڵێن محلی نیەت کوێیە شوێنی نیەت هەندێک دەڵێن زمانە هەندێک دەڵێن دڵە ئێستا لە فقی ئیمامی شافعی لە مەزهبی ئیمامی شافعی دەڵێ دەبێ بەزار بڵێ خوایە نیەتم وێ ئەوەندە ڕەکعاتە دەکەم بەڵام بە پێی حەدیث کە هاتووە مەزاهیبەکانی تر ئەئیمەکانی تر لیان ئیستنباط کردووە ئەوان دەڵێن نا بەس بە دڵ بڵێ لە دڵی خۆی دڵی مەربوط بی لەگە خوای خوایە ئەوەندە ڕەکعاتەی بۆ تو دەکەم کە فەرزە یا واجبە و ڕوشم لە قیبلەیە ئەوە تەواوە ودەفەرمێ نیەت المەرئی خەیر من عملی ئەو نیەت المؤمنی خەیر من عملی نیەتی ئینسانی یان نیەتی ئینسانی ئیماندار لە کار و کردەوەکەی باشترە بۆ نمونە لە کتوب و فقهی داهاتێ لەسەر ئەهمیەتی نیەت دەڵێ ئەتوو ئەگەر چوویە حەمامێ خۆت شۆرت نیەتت لەبیر کرد بەڵام لە ئەسڵدا بە نیەتی خۆشۆرن و غوسل چووی دەڵێ ئایا غوسلەکە لە سەواجب دەبیانە هەندێک دەڵێن میسالەن بە نەزانی هەندێک دەڵێن ناچ کە نیەتت نێناوە عولەمای کیبار و بارع دەڵێن لەسەر لا دەکەی لۆ چونکە ئەتو بە نیەت چووی بۆ نمونە ئەگەر نیەتت خۆشۆردن و جەنابەت نەبی ئەو بە وزستانەی چیش لە حەمامێرەوە دەچی ڕاست یعنی منطقیشە معقولیشە نییە ئەو جا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە حەدیثەش دەفەرمێ الحب لله والبغض لله الحب في الله والبغض في الله دەفەرمێ پێویستە ئینسان خۆشویستنی هەر لە بۆ خوایبی و لەبەر خوایبی وەرقلێبوونەوەشی هەر لە بۆ خوایبی هەر لەبەر خوایبی لۆ نەک کەسەکەت خۆش بووە چونکە مەسلحەتی لەگەڵەتوە لەبەر مەسلحەت خۆشت بوو یا ڕق لێ بتۆ لەبەرەوەی مەسەن لەبەر خۆت ڕق لێ دەبتۆ نە مثلا إلا لبو خوات خوش بي إلا لبر خوارق اللي دبتو لحديث دفرمي من أحب لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان كسا شي خوش بي تنيا لبر خواي بي رقي لي ببتو إلا لبر خواي بي اشتيشي بداتا كسا شي إلا لبر خواي بي لي بستيني منع بك إلا لبر خواي بي أو ديار إيماني تواوا إيدي يعني بكردي وبكرتي أو مسألة نيتا يعني إنسان علماء دفرمون شرطي قبول عبادتها أخلصه وأصوبه بدل سوزي بنيد لبو خوايبكي وببي قرآن والسنة تشكي إصابة أبيها ببي قرآن والسنة نك مثلا ببي حديث دفرمي تشوار كعن يجيني ورويبك أتبتي سيام كي هر قبولنيا بينزانش كي هر قبولنيا الزائد كالناقصي زيدش وكو أبيها إيدي كواتا زمان رولة چي پراويزي دبيني مادام نيت موجود بي يعني يكم شد نيت أو يدي باس ممكن نوعية دنيا قوتم نيت زور مهمة إلا لله بي مثلا يستورها يعني مليار دولاري بكخير لبو خواد نبي ليدور ناجيري هر وكو ما في مروفو او انا بشيء انساني لقلم ددري بلام 250 ديناري بكخير اگر لبو خواد بي لكن خوي سبحانه وتعالى مقبولة قولك لواني زنابيش جيليبي مشهورة بس بيونا زانم صحتكي السردمي تيوتسونا دلين لسردمي حضرتي موسى بوا حضرتي موسى بلاي كسا چي داتسوا او كسا هاواري خواي كرديا هر قوتويتي يا زراق حضرتي موسى شتيقيشتي ما بستي يا رزاقة يا رزاق قوتيتي فلان كزبري يا رزاق مالي يا زراق هر قوتيتي يا زراق لزماني لبونا هاتيا خوا وحي لبونا ريا إلهامي كده بي فرموا أي موسى لي قري أمن تيدا قم ما بستي چيه ما بستي أمنا ما دام ما بستي أمنا أقل لفزكشي حالت بيونيا هر وكنيتي حمامكي كباسم كونيا استال حديثة شي كباسي فضل قوري فيربوني قرآن دكا دفرمي أو كسي تتنوع دكا يعني زماني تطلع دكا بزحمت فير دبي
وهو عليه شاق لسري زحمته أو دو أزري لبويه بلام أوي بآساني في هردبي مثلا بلين أو أزرجي لبويه إيدي مسألة نيد مسألة نوعيتش مسألة كواليت زوريتي خوي سبحانه وتعالى با خلق دلي خوش بي تماشا بكن دين بتيتسونا خوا دفرمي إن أكرمكم عند الله أتقاكم دفرمي أو كسانة لكن خوا بريسترن باشترن لبيشترن كبتقواترن أو قضية لجيان دا حل كدوة لدين دا كاق عز ديني بارد أو حل كدوة بو أوي كسيك بتنيا بناوي ملاتي لخوي نقري بڵێ ئەمن مەلامە و تەواو ئەمن کوڕە شێخم و تەواو کوڕە مەسوولم و کوڕە دەسەڵاتدارم کوڕە ڕئیس دەوڵەتم و ئیدی خوا لێم خۆش دەبێ و وەکو لە دنیایە تەڕاتێنی پێدەکا و تێدەکا پارەی هەیە زوڵم دەکا زۆرداری دەکا لە قیامەتێشوە نا لە قیامەتێ چۆنە محکەمەی خوا عادلە هەموو کار و کردەوەکانت بە بەڵگە پیشان دەداتەوە ئینا كنا نستنسخ ما كنتم تعملون هەموو شتەچی کۆپی دەکەین ئینا ئەحسەینا كل شەی هەموو شتەچی تۆمار و ئامار دەکەین لەوێن دەرێ بۆ نمونە ئینسانێک دێ دەڵێ خوایە ئەمن ئەوەم نەکردیا ئەم نەچم ئەو زینایم نەکردیا حاشا ئەو داوێن پیسیم نەکردیا خوا لە سوورەتی یاسین دەفەرمێ اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون مۆر لەسەر زاری دەدەین ئەسڵەن زار نابی قسامکە ئەو ئامێرەی ئەو ئالەتەی ئەو ئەندامەی ئیشەکەی پێکردێ بە جواب دێ دەڵێ ئەدی بەمنت ئەو خراپەکاریە نەکرد ئەو جار مەسەلەن فەرقەکەی چیە فەرقەکەی ئەوەیە هەموو شتەکانت بە تۆمار ئێستا ئەمە لەوانەیە کامێرە پێش نەکەوت باە گوت بامانجاوە چۆن ئیستنساق دەکرێت فەرمو کامێرە لە ئەمریکای دەگوازیت و سەوت و سوورەتت پیشان دەدا ئێستا مانیع چییە تاریکی ڕووناچی هەوا تیشتی خۆر تیشتی ڕۆژ تاریکی هەر هەمویان هەموو هەستو هەڵسو کەوتەکانیمە تۆمار بکەن مانیع نییە ئەمە نازانێت لەوانەیە عیلم لە داهاتوو گاتە و قەنەعەتەی کە تۆماری دەکەن هەر وەکو علومی فیزیا باسی هەندێک شەبیهی ئەو مەسائلانە دەکەن ئەو دەنگانەی من و توکوە قسە دەکەین چێ دەڵێ لە شوێنێک کۆ نابن بەزەبت هەروە بارەکەڵڵا یعنی چێ دەرێ کۆ نابن ئەو جا خوای گەورە ئەو حەلەی کردیا بۆ ئەوەی فەقیرێک دڵی بەخۆ نەسووتێتەوە برێ وەڵای جا ئەمن فەقیرم خێرم پێ ناکرێ مەسەلەن برێن ئەمن لەکن خی خۆشەویست نیم بڕۆ بتگرن سزنتکەن لە ناو ئینفیرادی بەڵام ناتوانن زمانت سزنکەن زمانت ببەستن ناتوانن دڵ الله لە ناو دڵ نیەت لەگەر خی گەورە ڕەپتکە یعنی ئەوە شەرتەکەیتی ئەخلەسە و ئەسوەبوو نیەت و نەوعیەت بەڕاستی زۆر مهمە یعنی جا فەقیرێک لە دنیاە مەسەلەن برێن خوای ناسیوە ڕئیس دەوڵەتێک خوای نەناسیوە خواپەرستی نەکردووە لە قیامەتێ فەقیرەکەی دینن و پێش ڕئیس دەوڵەتەکەی دەخەوە هاوچێشەکەەوە بارەکەڵە ئین ئەکرەمەکم عند الله یەتقاکم ئەو کەس لەکنە من بەڕێزترە کە بەتەقواترە مامۆستا کە زمان قسەکە لەسەر بۆ عەفوان پەیامەکە بگە قسەکە لەسەرەوەی بوو بۆ نمونە با ئەمە هەر عەرەبی نەزانین بۆ نمونە بە ئاەت و حەدیثمان لەبەر نەبی خۆ لەبەرمان بی باشتە و کاریش پێ بکەین بەڵام چەند کەست دیتینە کابرا احترامن زانایەکی دینیە یعنی عیبادەتی زۆر کەمە لەوانەیە ناویشی بەدبی ناویشی خراپبی بەو شێوەش نەبی چەند کەس لە گوند و دەیهاتی خۆ دیتە کابرا حرفی قورئانی نازانی ناوی خۆی 5 فەرزە لە نوێژەیە هەڵسو کەوتەکەی زۆر باشە ئەوە خوا هیدایەتیدا ئەوە لە دینی خۆی حاڵی بوو ئەوە مەطلوبە ئەوە باشە نەک کابرا خوانە خواستە عالیم بی بەڵام نامتەقیبی عالیمی بی لە عەمەل بی ئەسڵەن عیلم بۆ ئەوەیە عەمەلت باشکە عەمەلت زیادکە بەڵێ هاوڕام لەگەڵت مامۆستا و زمانیش پێم وایە وەسیلەیەکە لە بۆ گەیاندنی پێم وەسیلەیەکە چکە وەسیلەی هەیە ئەگەر نالاڵەکان مەحتەل دەبوون لە ڕۆژی قیامەتەوەی لێ پرسنیوان لەگەڵ بکری و ئەوان دەبێت چ بڵێن دەبێت چۆن پەیامەکەیان بگە کازن هەر لە دنیای حەلی ئەو قەزیە دانرا کابرا لاڵە کەڕ و لاڵەونێ ئەی چۆن ژنی لێمارە دەکرێت بەس بە ئیما بە ئیشارات زمانی ئاماژە یعنی تێک دەگەین کە بە عەقڵ ئەوەی قبولە یا ڕەفزە ونیە مەسەلەن ئەجا لە قیامەتە هەریز طبعاً ئەجناسەکان و ئەجسامەکان جسمەکان دەگۆڕێن خی گەورە بەدلیان دەکات کەواتە ئەو هەستە شۆڤێنی کە ئەگەر لە گۆڕ بە کوردی قسەم لەگەڵ نەکە ئەمن چۆن وا و ئەگەر لە ڕۆژی لێ پرسیینەوە ئەمن دەبێت بە کوردی وەڵام بدەمەوە شتێکی زیادە قسەکردن لەسەر و بابەدا وڵی دەستت خۆش یعنی هەستەکی تعسوبی جاهیلانەیە
يعني هەندێک کەس بەناوی قەومیەت کە تەتەڕوف و زێدەڕۆی تێدا دەکەن کە ئەنەما ئەوەندە قەومیم ئەوەندە دڵسۆزم بۆ کرد دەچی خۆی تووشی کوفر دەکا ئەی وەڵڵاهی کاکە ئەگەر بە میسالن یعنی ئەگەر چی پێڵێن ئەگەر بە کوردی نەبی نادەم وەڵامی قەبریشم باشە هەی عەزیزم ئەتو لە دنیاە ئەتوانی لە محکەمەی مقاومە بکەی ئەگەر ڕایان گرتی چەند شورتە لەوێ بوون بە زەنلانیان لێدای ئەتوانی لەوێن دەرێ میسالە یعنی دیفاع لە خۆت بکەینە دوێ ئایا لە قەبری کە چوویە بەردەستی مەلایکەتەکان و بەردەم بارەگای خوا چت پێ دەکری خۆت و دادەبڕی لە دەسەڵاتی دنیا هیچ بەدەستە خۆ نامێنێت جالەوە مامۆستا ململانەی نێوان نەتەوەکان ململانەی نێوان گروپەکان کە بەشەر پۆلێن بووە لەسەر زەویە چ لە ڕووی زمانە چ لە ڕووی داهاتە چ لە ڕووی پێگەی دەسەڵاتیە کە سەیترە لەسەر پانتایەکی فراوانتر بکەیت لەو خاکە لەو زەمینە هەمووی ئەو ململانیانە هی سەر زەمینە دوجار تۆ ئەو ململانیان لەگەڵ خۆ نابی تۆ لە پای چی پێویستەکە عەرەبی بێ نە دەبێ عەرەبی بێ نە با کوردی بێ نابات ئەوانە گرنجێکی ئەو تویان نامێنێت چونکە شتێک دابەش ناکرێت لە پێناو هەبوونی نەتەوەیەک بە زمانێک لەوێ مرۆڤێک هەیە کردارەکانی وە چۆنێتی خوداناسیەکەی پاداشتەکەی دەداتێ نەک زمانەکەی و نەتەوەکەی طبعا کاگ عەزەدینی بەڕێز پێغەمبەر سەلات سلامی خوای لەسەر بێ لە مابەینی ژیان و مردن لە مابەینی بڵێن ئێرە و قەبر و قیامەت تەشبیه و تەوسیفەکی زۆر جوانمان بۆ دەکات لە حەدیثێک دەفەرمێ یەتبع المەیتە ثەلاث يتبعه واحد فيرجع اثنان كفايته دەفەرمێ سێشت لەگەڵ مردووی دەستە سەر گۆڕستان دوو دەگەڕێت و یەکی لەگەڵ دەڕوە ئەوەی دەگەڕێتەوە هەموو خزم و کەسوکار بێ ڕئیس دەوڵەتە موکیبی بۆ دروستەکرێ هەموو سوپا بێتن هەر هەمووی دەگەڕێتەوە برا لە جیاتی برای ناستە ناوگۆڕێ هەتا بشتی ناتوانانی وەڵام بدات و ئەویش دەمری ونیە ئەوە یەک دوو هەموو سەروەت و سامان سیارە تیارە هەرچی بێ هەرچی هەتا خەلع دەکرێ ولی دەلئینسان و عوریانن و یەموت و عوریانن ئینسان بەڕووتی لە دایک دەبی بەڕووتیش دەستە ناوگۆڕی تەماشە بکەن خۆ ئەگەر ئەو قەبرەی لۆ بکەنە بەتانی زێر و زەمبەر هەرچی هەبی ئەوە دادی نادەونیە ئەوەی لەگەری دەڕوە کار و کردەوەی کار و کردەوەش کار و کردەوەی چاک و خراپ لەگەری دەڕوە دەڵێ ئەگەر کار و کردەوەی باش بی خوای گەورە لێی خۆش بی ئینشاء یعذب و ئینشاء یستغفر لەو کە خوا بە کەیفی خۆیتی لێی خۆشە بیا لێی خۆش نابی عذابی دایدای عذابی نادا مامۆستا لەبیر مەکە قسەکەت خوا بە کەیفی خۆیتی یان بە پێی کردەوەکان لە ئەسڵدا خوا بە کەیفی خۆیتی کردەوەکان ڕۆڵ دەبین بەڵام قرارەکە بە کەیفی خۆیتی بە ئارزوی خۆیتی یعنی بە مەشیئەت و بەخواستی خۆیتی ئەمرەکە دوا بڕیارەکە بۆ خوا دەگەڕێتەوە بۆ نمونە ئینسان فاعیلە بەڵام خوا خالقە خوا خەڵقی ئەم کردوانەی کردیا بەس ئینسان کارکەرەکەیتی کارەکانی کردی باشە کە کردەوەکانی کردیا چێ مقیمە تەقیم دەکا خوا کردەوەکان هەڵدەسەنجێری یعنی خوا بە کەیفی خۆیتی ئایا سەحی لۆ لێ دەدا یا چەوتی لۆ لێ دەدا ناجیحی دەکا یا ساقیتی دەکا سەری دەخا یا دەیخا هەموو مەگەر ئەمە حەدیثێکی زۆر بەقووەتەیە دەڵێ جارێکیان پێغەمبەر سەلەوات سلامی خوای لەسەر بێ فەرمووی یعنی هیچ کەسێک بە کار و کردەوە خۆی ناستە باشتێ سەحابەکان گوتیان قوربان ئەتوش فەرمووی ئەمنیش إلا أن يتغمدني برحمته إلا أجا خوا برحمة خوي أم ببات باشتي واتا كارو كردوي من يبيغمبري شايني أو إني بيبست باشتي كواتا كارو كردوي ما هيت تماشا دكين فرمو خوا داوامان لێ دەکان نوێژ بکەین بەڵام چ نوێژێک نوێژێکی نەوعی یعنی دڵ و عەقڵ و ئەوەمان مەربوط بی لەگە خوای چێ هەیە نیەتی نەڕوا فکری نەڕوا کابرا هەیە لەناو نوێژێ ئەچی دزی دەکا لەناو نوێژێ ئەچی زینای دەکا لەناو نوێژێ ئەچی زوڵمی دەکا ونیە کەواتە شایەنی خوانیە ئیمامی ئەحمەد دەفەرمێ وەڵڵاهی ئەگەر خوا نوێژی لەسەر فەرز نەکردبام جەسارەتم نەدەکرد کە نوێژێ بکەم لۆ دەڵێ ئەمە 17 جار لە نوێژەکان بەس نوێژە فەرزەکان دەڵێن ئیاکە نەعبود واتە خوایە بەس ئەتوو دەپەرستم کەچی عەبەتێ ڕووی لەلایەکی دیە شتێکی تر دەپەرستی زەینی لە شوێنێکی ترە و بەڕاستی کابرای نوێژێش دەکا و بەڵام غەیری خوش دەپەرستی ئەوەندەی ئیتاعی غەیری خوا دەکا ئیتاعی خوا ناکە ئەو جار یعنی لەسەر ئەوەی بوو
کە مەسەڵەن برێن کار و کردەوەکانی لە ناو قەبری لەگەڵی دەچن ئیدی ئەگەر خوای گەورە ویستی لێ خۆش دەبی ئەگە خوای گەورە ویستی لێ خۆش نابی گریمان بەپێی کار و کردەوە باشەکان خوا لەو عەبدەی خۆش بوو یەکسەر حەدیسەکان دەفەرمێن خوا ئەمر بەو قەبرەی دەکات چکە و قەبرە جوندیە مەئمورە لۆی فەراح و فراوان دەبی و مەلایکەتەکان تەعامولێکی ساهلی لەگە دەکەن وەکو ئەوەی کابرایەک دەستە محکەمەی هەرچەند متتەهەمیش بی مەسئولێک تەلەفۆن لۆ حاکمی دەکات لەو محکەمەی دەکات کاکە لەسەری سوکەن وەڵا نەک لەسەری سوکەن بەریشی دەدەن لەوێن دەری بەڵام ئەگەر خوا بیەوی عەزابی بدا دەڵێ تەبعاً مەلایکەتەکان بە توندی مامەڵەی لەگە دەکەن ئەو ئینسانە مەسەن ناتوانێت جواب بداتەوە و هەروەها ئەمر بە قەبری دەکا ئەوها مەسەن وێکی دینن هەتا ئێسکەکانی تێک دەچن ئیدی ینی کار و کردەوەکان ئەگەر خوا لێی خۆش بی ئەوە دەیباتە بەهەشتێ هەر لە ناو قەبری یعنی کونە چیلۆ دە بەهەشتێ دەکەن و لە تام و لەزەتی بەهەشتێ دەچێژی ئەگەر خوش عەزابی بدا بەقەدەر ئەوەی تا دەگاتە قیامەت تا دەگاتە حسابی تەواو ئەو کاتەش بە عەزابی ناو قەبری عەزابی دەدا یان کونە چیلۆ بەرە و جەهەنەمی تێ دەکرێت دەرێ گەرما و هەڵما و ئەوانەی جەهەنەمی لۆ بۆ دێ بەڵێ ئەمە قسەمان لەسەر زمان بوو کە لە گۆڕدا پرسیار و وەڵامەکان بە کوردی دەبێ یا بە هەر زمانێک دەبێ بەڵام کابرا ئەگەر تاوانی زۆر بە زمان کرد بوو خواخواتی زمانی لەگەڵ نەبی لێ خواخواتی زمانی لاڵیونە بەڵام لالەکانیش خوا بە زمانیان دین زمانیان دەدات خۆشە زمانی لێ بکەن لەگەرە خۆ نەبات شایدی لەسەر نەدا مامۆستا کاتەکە دەڵێ بەسە حەزم دەکرد زیاتر قسە بکەین دوجار ئێمە بە کوردێکی ڕەوان باسی ئەو تەوەرەمان کرد کە زمان کامە دەبێ بە کام زمان قسە دەکەین کەواتە دین لەسەر جۆری زمانەکان تەنانەت جۆری دیالێکتەکانیش گرفتی نییە کوردێکی ڕەوان لە دڵێکی پاکەوە تۆ دەگەێنێتە بەهەشت زۆر تەبیعی ئێستا مەسەلەی یعنی عەز دەکەی تەفسیری بە کوردێکی زۆر ڕەوان و پارە و ئەوە بکە ئەوەش باست کرد یعنی حتا مەسەلەی ئەدعیەش ئەفکاریش یعنی دروستە بە کوردیش لە زۆر شوێنان مەسەلەن کابرا لە جیاتی ئەوی برێ اللهم اغفر لنا خوا لێم خۆش بە یعنی زۆر تەبیعی وەکو گوتمان خوا هەموو زمانەی دەزانی و بە وشەی لێدا ئەزراق لە چۆن یعنی مهم ئەوەیە یعنی مەسەلەن بڵێن ئەتوو بەدڵ بە نیەت لە بۆ خوات بی وەداوە لە خوای دەکەی وە لە بەخوا دەپاڕیەوە جا دوعاکەت بە عەرەبی بە کوردی بی ئللا لە شوێنەکە بە پێی حەدیث مەسەلەن کە لە فیقی ئیسلامی داهاتیەکە نەگونجێ مەسەلەن بڵێن دوعاەکە بکرێتەوە زمانی دایکت مەلێ فەرموو سپاس دەکەم مامۆستا زۆر بەخێر بێی دەست خۆش بێ و دڵخۆش بین لەگەڵت زۆر سپاس بۆ جەناویشتان خودای هەموو مرۆڤایەتیە خودای نەتەوەیەک و چەند نەتەوەیەک نییە بۆیە لە هەموو مرۆڤەکان تێدەگا بە هەر کام زمان قسە دەکەی ئەو لە دڵت حاڵی دەبێ خۆشحاڵ بووین لەگەڵ کاک دلێری هاوکارم لەگەڵتان بووین لە خزمەتتان بووین لە خزمەت میێوانی بەرنامەکەشمان دکتۆر شوان ڕابەر تاڵقەیەکی دیکەی زمانێمە سپاردەی خوابن زۆر سپاس بۆ جەناویشت